بینەرانی ئازیزی بەکراوەی ئەم کاتتان باش تەوەری ئەم جارەی بەرنمەکەتان تایبەتە بە تاوتێکردنی پرۆژە یاسای پاراستنی پیرۆزیە ئاینیەکان لە هەرێمی کوردستاندا کە خوێندنەوەی یەکەمی لە پارلەمان بۆ کراوە و بڕواش وایە کە زۆرینەی پارلەمانتاران لەگەڵ ڕەتکردنەوەی پرۆژە یاساکەدا بن. ئەمڕۆ لەم بەرنمەیەدا گفتوگۆیەکی کراوە لەسەر ئەم پرۆژە یاسایە دەکەین و لایەنە باش و سلبیەکانی پرۆژە یاساکەش لە دیدی کەسانی شارەزا و تاوتێ دەکەین. هەوڵیش دەدەین باس لەو ڕێکارە یاساییەش بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا داواکاری گشتی هەرێم ئاراستەی تەواوی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە و تایدا ئاماژە بەوە دراوە کە هاوشانی پیرۆزیە ئاینیەکان سیمبۆڵە نەتەوەیەکانیش پیرۆزن. ئەمەش لە کاتێکدایە کە سیمبۆڵەکانی نەتەوەی کورد هێشتا دیاری نەکراون و ڕای جیاوازیان لەسەر هەیە. هاوکات چەندین بابەتی دیکەی پەیوەنددار بە پرۆژە یاسای پاراستنی پیرۆزی ئاینیەکان باز دەکەین. بینەرمان بن. بینەرانی عزیزی نارتی دووبارە سڵاوتان لێبێت بۆ ئەم بەرنمەیە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. ئارام قادر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پارلەمانی کوردستان بەخێربێت. هەروەها دانا سایی سۆفی سەرۆکی لیژنەی کۆمەڵی مەدەنی لە پارلەمانی کوردستان. میوانی سێهەمیشمان فاروق ڕەفیق توێژەری بواری فەلسەفە بەخێربێن. میوانی چوارهەمیشمان جاسم کەلاری کە وەکو مامۆستای ئاینی لە گەڵمان بەشدار دەبێت. بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە ئازیزانە شەکەم. کاک ئارام بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. دەمەوێت بۆ بینەری ڕوون بکەیتەوە کە گەڵاڵەبوونی بیرۆکەی دانانی یاخود داڕشتنی پرۆژە یاسای پاراستنی پیرۆزی ئاینەکان لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەناوی خی بەخشندە و میهرەبان لە بە سێ پاڵنەر بۆ یاخود بۆ سێشت دەگەڕێتەوەی چێکیان بۆ سنووردارکردنی جوێندان بەڕاستی لە ناو میدیا و سەحافە و ڕۆژنامە نووسانداوە. خاڵی یەکەم. خاڵی دووهەم بۆ فراوانکردنی پانتایی ئازادی ڕۆژنامە نووسان و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستاندا، چونکە ئەگەر بێت و ئێمە سەیری قانونی عقوباتی عێراقی بکەین، سەیری قانونی ڕۆژنامەگەری بکەین لە هەرێمی کوردستاندا، کۆمەڵێ چەمک و زاراوی داناوە کە لاستیکیە بەڕاستی لە ناو هەرێمی کوردستاندا و هەر لە ڕێگەی ئەم چەمک و زاراوانە یاخود لەم بڕگە لاستیکیانە وای کردووە کە زۆربەی جار گێچەڵ بە ڕۆژنامە نووسان دەگێڕن و بواری ڕەخنەگرتن زۆر سنووردار کراوەتەوە. ئەگەر بێت و ئەم یاسایە، چونکە یاساکە زۆر بەڕوونی دەقەکانی هێناوە و شیتەڵی کردووە کە مەبەست لە پیرۆزە ئاینەکان چییە؟ سێ خاڵە دیاری کردووە کە خوای گەورەیە، هەموو پێغەمبەرانە و کتێبە ئاسمانیەکانە و مەبەست لە سوکاتیکردن چییە کە بریتە لە جوێندان. ئێتر مەسلەی بواری ڕەخنەگرتن کراوەیە، ڕەخنە لە مێژووی ئیسلام دەگیرێ، ڕەخنە لە مێژووی کورد دەگیرێ، لە زانانی ئیسلامی دەگیرێ و خاڵی سێهەمیش بەڕاستی بۆ ئەوەی کە لە کاتێکدا کە لە هەرێمی کوردستاندا لە بەردەم پەرلەماندا کاردانەوەیکی زۆر تند بوو لەسەر لە ئەنجامی بڵاوبوونەوەی بابەتێک لە گۆڤاری چرپە. ئەمە هەموو جار دووبارە دەبووە و چەندی جار لە هەرێمی کوردستاندا ئەم شتە هەبووە کە لە ئەنجامی بڵاوبوونەوەی وتارێک بابەتێک کە جوێندان بۆ بە پیرۆزی ئاینەکانی هەرێمی کوردستان ڕاستە خۆ توندوتیژی لێبووەتەوە. بەڵام ئێمە بەڕاستی نامانەوێت کە لە ئەنجامی جوێندانێک بابەتێک یاخود بڵاوکردنەوەیەکە توندوتیژی بڵاو بێتەوە، بەڵکو ئەمانەوێت لە چوارچەوەی یاساییدا ئەو مەسەلەن چارەسەر بکرێت. کاگەڕام خۆت دەستەواژەی لاستیکیت بەکارهێنا. ئەو کەسانی لەسەر ئەم پرۆژە یاسایە نووسیویان و ڕخنیان لێگرتووە دەڵێن کە زۆر دەستەواژەی لاستیکیتیایە. بۆ نمونە لە هۆکارەکانی دەرچوونی پرۆژە یاساکە نووسراوە لە پێناو پاراستنی ڕێز لە بەها ئاینیەکان. دیار نییە بەهای ئاینی مەبەست چییە لە بەهای ئاینی. ڕاستە لە سەرەتاوە هاتووە بۆ نمونە لە مادەیەکە ماڵێ سوکایەتی بەخوا جەل لە جەلالە و پێغەمبەران سەلامی خوددایان لەسەر و قورئانی پیرۆز و کتێبە ئاسمانیەکان. ڕخنەیەکی تر ئەوەیە دەڵێت کە ئەم پرۆژە یاسایە بۆ ئاینی ئیسلام دەرچووە، چونکە مەسەل بۆ نمونە ئینجیل بەلای هەندێکەوە پیرۆزە لە هەرێمی کوردستان ئاماژەی پێنەدراوە مەسیحیەکانن. بۆ نمونە تۆ تەوراتە هەیە، ئاینزای ترمان هەیە، دەڵێت زیاتر جەخت لەسەر ئاینی ئیسلام کراوەتەوە و ئاینەکانی تر تەنها بە چۆن بڵێ بەس ئاماژەیان پێدراوە. نەخێرە چکە سەیری دەقی پرۆژە یاساکە بکە باز لە پیرۆزی ئاینەکان کراوە. پیرۆزی ئاینەکان چیەوە؟
دقی یاساکەیە کە کتێبە ئاسمانیەکان هەمووی دەگرێتەوە قورآن و هەموو کتێبە ئاسمانیەکان و هەموو پێغەمبەران دەگرێتەوە بێ جیاوازی لەبەرەوە دقەکە زۆر کراوە و ڕوون کراوەتەوە و تاکید کراوە و ئەگەر بێت و دادوەرێکیش حکومکە بە ئەسبابی موجبە نایکە بەڵکو بە دەقەمادیەکانی کە ئەگەر بێت و یەکێک مەسەن بابەتێکی نووسی لە ڕۆژنامەیەکە لە میدیایە کاشتێکی وت بێگومان لەسەر لە بەرگە و مادەکانە سزایەدا نەک لەسەر ئەوەی کە ئایا ئەسبابی موجبەی ئەو یاسایەت چی سەبارەت بە بەهائینیەکان بەهائینیەکان ئەوە تا دیارە ئەوە تا ئەڵێ چیە خوای بەڵێ مادەی یەکەم سوکایەتی بەخوا جەلە جەلالو و پێغەمبەران و قورئانی پیرۆز و کتێبە ئاسمانیەکان بەڵێ زۆر سپاس دکتۆر دێمە لای تۆ کەوتێکی قسەیەکی خۆ وەرەگرم لە چاوپێکەوتنێکە ئاڵەی پرۆژە یاسای پاراستنی پیرۆزیە ئاینەکان کۆیلەکردنی ئینسانی کوردە و مەرگی عەقڵ و مەرگی ئازادیەکانە سەرەتا ئەبێ بم ملاحەزەیە دەست پێ بکەم ژەوەی کە من نەیاری ئەم پرۆژە یاسایان بەو مانایە نییە کە من لەگەڵەوەم سوکاتی لاسە مەحەڵا سوکاتی بە هیچ ئاینێ بکرێت من دژی هەموو سوکاتێکم کە بە ئاین و بە پیرۆزەکان بکرێت بە پێچوانەوە سوکاتیکردن کۆتایی هاتنی ئەرگومنتە من لەگەڵ ئەرگومنت و لەگەڵ دبیت و منازەڕەیەم لەسەر مقدساتیش یانی لەسەر ئاین و مقدسیش کەواتە کەسێک دوایی بە هەڵەتێ نەگالەوەی ئەو کەسانەی کە لەگەڵ یانین واتە لەگەڵوان سوکاتی بکرێن بە باوەڕی من ئەبێت لەسەر لە ڕوتێکی لە سێ ڕەو دێمە لەسەرم پرۆژە یاسای قسە بکەین لە ڕوتێکی جیهانیە کە دوو یاسا هەیە لە جیهانە لە کۆمەڵە وڵاتە هەن کە ئەم یاسایە ڕێگە چێتە زمانی ئەمە ینی ئەم یاسایە جیاواز نیە لەو یاسانی تر و بەتایبەتی لە وڵاتە ئیسلامیەکانە کە کێشەی زۆر گەورەی ناوەتەوە بۆ هیوای لێم بەرنامەیە مەجای ئەوم بدەنێ کە نمونونەکان بێنمەوە لە ئێران لە پاکستان لە ئەندونیسیا لە وڵاتانی تر ئەم دوی پرۆژە یاسا ئەم یاسایانەشی کەن بلاسفمی لۆ ینی تەجدید یا خودکۆفر ئەوی دیکەشیان defamation of religion یعنی سوکایەتیکردن باین کە ئەمە چێتە زمانی ئەو ئەم پرۆژە یاسا ئەم لە ڕوتی جیهانیە ینی لە سیاقا گردونیەکەیە کە ئەمە مناقەشەیەکە لە قەرنی 19ەوە ئەکرێ لە ڕاستیە و کەسێک کە زۆر گرنگە بۆم گفتوگۆیە جۆن ستیوارت میڵە ئەم کتێبە گرنگەی کە دەربارەی ئازادیە ڕێک ئەڵەی جۆن ستیوارت میل بۆ ئەمڕۆی ئێمەی نووسیوە بۆ مناقەشێشی نووسیەوە کۆتی لێن مەقتیباسی لێنەوە کێشەی سەرەکی لەم یاسایە و لەم پرۆژە یاسایەشە بریتێنەوەی کە سەرکوتکردنی و خنکاندنی گفتوگۆیە لە لێشووە لە فەزای گشتیە و نەهێشتنی نەیاریە یعنی بوون بە ئۆپۆزیسیۆن بە معارەزە ئۆپۆزیسیۆن لێرا بە ئۆپۆزیسیۆنی سیاسی نییە بەقەدەرەوەی ئۆپۆزیسیۆن یعنی نەیاری لە ئاستی فکریشە لە ئاستی دینیشە هەڵگیرساندن و سەرڕێگاخستنی توندوتیژیە لەلایەن مۆباوە لەلایەن حەشاماتەوە ئێمە بینین کە لە وڵاتان ڕووداوێک ڕوەدات بۆ نمونە لەو ماوەی پێشوە فیلمی بێگوناهی مسلمانان چی عنفێکی لێکەوتەوە زۆربەی ئەوانەی کە ڕژانە سەرجادەکان نەفلی مەکامی نەئەزان باسی چیەکە وەنە لە شوێنێکە پیاوێکی بەڕێزی ئاینی قسەیەکی گوتوێتی ئەم فلیمەوەیە و خەڵک ڕژێت لەبەرەوە بە بەردەوامی لە پاکستان بە تایبەتی و لە وڵاتە ئیسلامیەکانی دیکە یعنی ئەم جۆرە یاسایەیە کە ئەبێتە مای تێگانی ئاشتی کۆمەڵایەتی لەمە گرنگتر ئەم یاسایە پێچەوانەی هەموو یاسا و ڕێساکانی مافەکانی مرۆڤ و هەموو پەیماننامە نێودەوڵەتیانەیە و یاساکانی نێودەوڵەتیە کە تایبەت کراوە بە داکۆچیکردن لە ئازادی بیرروبا فەندەمنتاڵ ینی بنەڕەتترین ئایدیا یا ماف بریتە لە ئازادی بەیان لێرەوە ئەم پیاسایە دێت ئەمە پایەماڵەکە گفتوگۆکانیش پایەماڵەکە ئەجا لە زۆرێ لە وڵاتانە ئەم یاسایە بەکارهێنراوە بۆ چی کە من لەمە زۆر لە وڵاتی ئێمە ڕێگەمە ڕۆدا بەکارهێنراوە بۆ تەصفیەکردنی کێشەی شخصی چۆن ینی کەسێک کێشێکی شخصی لەگەڵ کەسێکە هەیە دوایش کاتی لێکاڵ ئەمە کوفری کردووە تۆڵەی لێکاتەوە بەم شێوەیە لە پاکستان نمونەیەکی دنیامان هەیەنەوە ئەم یاسایەتی بڕە لە کوردستانم ڕۆدات حزبێکی سیاسی حەزی لە کەسایەتێکی ڕۆشنبیر و نووسەرێ نییە سبێنێ بەم یاسایە بڵێ بیئی کوردستانی هەمان شت بێ هەمان بیئی پاکستان بێت ینی نەنە بیئەکەوەری لەوە خراپتر زەمینە ساز بێ بۆ ئەوە وەکو پاکستان لە پاکستان بەلانی کەمەوە بڵێ کاکە یادگار پاکستان بەلانی کەمەوە قەزایەکی سەربەخۆ هەیە باش نییە تۆ ئاماژەیەکەدا بەو داواکاری گشتی کارەساتێکی ناوە بڵێ پێ بڵم لە پاکستان خراپتری لێیە بۆچی لەبەرەوەی بەلانی کەمەوە کۆمەڵێ پیاوی یاسایی هەن لە وڵاتە داکۆچی لە مافی ئینسانەکەن تەبعاً بە بەردەوامیش محارەباکرێن تۆ لێرە قەزایەکی سەربەخۆ نێداواکاری گشتیەکەت لە خزمەتی دەسەڵاتە
وەکو مامەحەمەیەک و ماستاوکردنێک بۆ کۆمەڵێک کەس کە من شەک نییە لەوەی پێڵەم و هەموو شتان نەزانم من لەوایە بوێرم کەستەمکارن باشە لە بادی داکۆکی لە ئینسانەکانی وڵاتە بکات داکۆکی لە ستەمکارەکانەکان نە لەبەرەوە لێر لەوێ خراپتری لە ئەکەوێتەوە کەواتە عنف لێ دروست بوو پایەماڵکردنی گفتوگۆکردن و ئازادیەکانی لێ دروست بوو و دژ بە سەرەتاییترین و بنەڕەتیترین مافەکانی مرۆڤە لە جیهانە ئەم یاسایە و کۆمەڵی خاڵێکی دیگە کە من ڕێگات پێدەم بۆی کاتی میوانەکانیش دکتۆر دێمە لای تۆ وەکو دەرەکەوێت لە چاوپێکەوتن و لێدوانەکانتانە ئێوە لەگەڵ ئەم یاسایەنی ئەم پرۆژە یاسایەنی نەبوونتان یاخود ڕەتکردنەوەی ئەم پرۆژە یاسایە لەلایەن ئێوە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ زۆر سپاس. ئێمە یاسا دەرەکەین بۆ ئەوەی کە پێویستە بوارێک کێشە و گرفتی تاوێت بۆ ئەوی تەنزیم بکرێت بۆی ڕێک بخرێ واتە پێویستە ینی بۆ شایش یاسایی هەبێ بۆیە یاسایەکی بۆ دەکەی بۆ تەنزیمکردنی وارە بەڵام ئێمە ئەوەی کە پەیوەندی بە پاراستنی پیرۆز ئاینەکانە هیچ بۆ شایەکی یاسایی نابینین. دەتوانم بڵێم لە زۆر یاسای کارپێکرا و لە هەرێمی کوردستان لە عێراقیش ئەو مەسەلەیە چارەسەرکراوە چەند نمونەیەکی کەم دێنمەوە. یەکەمیان قانونی ئێرهاب بەڕاستی قانونی ئێرهاب بۆ خۆم لەگەڵی دانیم بەو شێوەیە بەڵام لەوێ معالەجە کراوە. قانونی وەزارەتی ئەوقاف لەوێژ معالەجە کراوە. لە یاسای چاپەمەنی 1993 لە مادەی 19 ئەو مەسەلەیە چارەسەر کراوە. لە یاسای کاری ڕۆژنامەگەری ساڵی 2008 پێم وایە 2010 پێم وایە لە مادەی 35 ئەوەش چارەسەر کراوە. لە یاسای قانونی با بڵێن عقوباتی عێراقی و عامەکە لە مادەی 372 ئەوەش دیسانەوە مەسەلەیە چارەسەر کراوە. هەردوو دەستوری بابڵێن دەستوری عێراق و ڕەشنووسی دەستوری هەرێمیش مەسەلەی تەشیر و سوکایەتیکردن بە پیرۆزی ئاینەکان قەدەغی کرد. بەڵام دکتۆر ئەوە بۆ یاسایە بۆ ئەوە ناگەڕێتەوە کە ئەم هەموو یاسای و مادانی تو ئاماژت پێدان تا ئێستا جێبەجێ نەکراون چ گەرانتیەکەی ئەو یاساش جێبەجێ بکرێت دواتر تۆ یاسات هەیە لە هەرێمی کوردستان ینی پێویست ناکە تۆ ینی یاسا لەسەر یاسا دەرکەی بە هەر لەبەر ئەوەی کە جێبەجێ ناکرێت ئەوەی کە پەیوەندی بەو بوارەشەوە من نمونەم هەیە کە جێبەجێ کراوە ئەوەی کە باسی گۆڤاری چرپەکرا سەر و سەرەکە داوای لێبرنی کرد و سزای خۆیان وەرگرت ئیدی تاو سزای خۆی وەرگرت بە پێی ئەوەی کە ئەو یاسانی کە کار پێکراون یعنی نازانم بیدی چیتر هەیە لەوە زیاتر لە پاشان تۆ ڕووداوێک یا دوو ڕووداو نابێت ببێتە بیانووی ئەوەی کە تۆ یاسایەکی بۆ دەربکەی دوو کەس هەڵە دەکا با بڵێن ئەگە ناوی بنین هەڵا بڵێن لە چوارچەوەی ڕەخنە دەرچووە گۆڤاری چرپە تەشهیری کردووە سوکایەتی کردەوە بە پێی ئەو مستەڵەحی ئەو پرۆژە یاسایە ئەگەر ئەوان کردووە پۆن ناکرێتەوە بێت سەر لەبەری بوارێک بە شێواز زیشتر دابڕێژتەوە کۆتی بەندی بخەیتە سەر هەڵی یەکێک من بازی هەڵی یەکێشتر بدەم یانی ناکرێمە لە تەشریعکردنی یاساکان بۆ شێوە بکەین ئەوە هۆکارێکە کە با بڵێ من لەگەڵ ڕەتکردنەوە مەسەلەی بۆشایی یاسایی نیە دووەمیان بەڕای من یانی ئێمە سەدان ساڵە یاخود دەتوانم بڵێم 1000 ساڵە لەو هەرێمە پیرۆزیە ئاینەکانی خەڵک لە دڵ و دەرونی خەڵک پارێزراوە لە ذهنیەتی خەڵک لە اعتقاداتی خەڵک پارێزراوە پێویستی بەوە نەبووە یاسایەک هەبێ و بیپارێزێ ینی هیچ کێشەیەکی ئەومان نەبووە ئێمە پەنابەرین بۆ یاسایەک بۆ چیە بۆ ئەوەی کە باوەڕی خۆمانی پارێزین اعتقادات و پیرۆزیەکانی خۆمانی پارێزین بێزگەلەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا ئێستا کۆمەڵی ئاین هەیە کە بە پێی تێگەشتنی با بڵێن ئاینی ئیسلامی ئەو ئاینانە ئاینی ئاسمانی نین با بڵێن کتێبەکانیان کتێبی ئاسمانی نین بۆ نمونە یەزیدەکان ئەمانە ئاینی ئاسمانین بە پێی لێکدانەوەی ئاینی زەردەشتی بڵێ ئاینی زەردەشتی کۆمەڵێک ئاینی تری بچووکیش هەیە یەک تەناقوزی زۆر بێنینەوە نمونەیەکە زۆر ئەوەیە دەڵێت جنێودان بە پێغەمبەرانیان خود بە خودا و سوکایەتی کردنەوەمانە ڕۆژانە نییە با بڵێن لە ممارەسەکردنی دینی خۆیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە با بڵێن بەشی زۆریان ئیسلامن باز لە بەنەفرەتکردنی شەیتان دەکەن لەو پرۆژە یاساش ئاینی یەزیدی ناگرێتەوە بە پێ و پرۆژە یاسا هەرچەندەکە برادێکی یەزید یا کە پرۆژە یاساکەشی ئیمزا کردووە شەیتان مەکانەیەکی تایبەتی هەیە لە ئاینی یەزیدیەکاندا ئایا ئەوە تاوانە
پێویست ئەوەی کە شەیتان بە نەفرەت بکات پێویستە سزا بدرێ یان نا ینی بەڕاستی ئەمە ناکرێت بەو شێوەیە یاسا دەربکەین بێزگەلەوەی خودی ئەو مەسەلەی جنێودان و گاڵتەکردن شتێک نیە بتوانین بیپێوین ئایا گاڵتەکردن کاری کاتێ دروستکردن گاڵتەکردنە ئایا فەنتازیای هوەری و شعری گاڵتەکردنە یعنی ئمە چۆن دەتوانین ئەمە بە پێچەوانەوە ئەمە زۆر لاستیکی ترە لەو یاسانەی تری کە کاگارام ئیشارە پێدا من لەگەڵ ئەوم کە کۆمەڵێک با بڵێن بڕگە و مادەی لاستیکی لەوانەیە لە یاساکانی تردا هەبێ بەڵام ئەوە بەهما شێوە دەتوانین بڵێم زۆر لاستیکی ترە بۆیە هەر ئاماژە بە قسەکانی فاروقیش ینی پێم وایە ئەوە دەبێتە هۆی دروستکردنی کێشە و ئاژاوەیەکی کۆمەڵایەتی بە پێچەوانەوە ینی هیچ ئەوەیەک با بڵێن پانتایشی تر فراهەم دەکات وەک کاک ئارام باسی کرد بۆ مەسەلەی ڕخنەگرتن تەنزیم ئەو وارە دەکات بەڵکو وا دەکات کە ئێمە بترسین لەوەی ڕخنە بگرین ئێمە بترسین لەوەی کە گفتوگۆی ئاین بکەین گفتوگۆی دقە ئاینەکان بکەین ینی بەڕاستی ئەوە کێشەیەکی گەورە دروست دەکات بۆیە من لەگەڵەوەمدا مامۆستا دێمە لای تۆ بە پشتبەستن بە چەند قسەیەکی دکتۆر داناش دەڵێت ئاین یاخود پیرۆزی ئاینیەکان چەندین ساڵە بە درێژایی مێژوو ئەو مێژووی هەمانە لە دڵ و دەرونی تاکی کووردا بڵێن پارێزراوە و وەکو مقدەس سەیریان کراوە ئەمە لایەنێکی قسەکەمە و لایەنێکی تری قسەکەم ئەوەیە دکتۆر وتی بۆ نمونە کاک فاروقش لە چاوپێکەوتنیەکە ئاماژەی پیاوە ئەو کەسانە یاخود وتاربێژەکان بانخوازەکان لە کاتی بانگەشەکردن بۆ ئاینێکی دیاری کراو ئاینەکانی تر ڕەت دەکەنەوە و سوکایەتیان پێدەکەن و دواکەوتوانی ئەو ئاینانش جگە لەو ئاینەی ئەوان بانگەشەی بۆەکەن بە کافر ناو دەبن ئایا ئەمەش ناڕواتە زمنی بڵین تەشیر و جنێودانەوە بە کەسانی تر بنای خۆی گەورە میهرەبان طبعا پێم خۆشە من لە سەرەتاوە ملاحەزەیەک بدەم لەسەر ئەو بابەتە من بۆ خۆم ئەم پرۆژە یاسایە کە خوێندمەوە کۆمەڵێ ملاحەزەم لەسەریە ملاحەزەکان لەوە چێت زۆر بۆ مەسلەی دیاریکردنی ئەو شتانەوەکۆ پیاوانی شاریان پێکرد مەسەلەن ئەو ڕموزانە چین کە لە کەدار بکرێن جنێ و معنای چییە یان گاڵتە چییە ینی چی پێوترێ گاڵتەوانە بێز طبعا من ملاحەزەم لەسەری هەیەەوە کۆمەڵێک ڕخنم لێ هەیە بە هەر حاڵ بەڵام پێش ئەوە جوابی جەناب دەمەوە یعنی مەوزوعی هەبوونی ئەم یاسایە شتێکی تازە نییە و بەس کوردستان نییە و لە وڵاتانی عالەم حتا وڵاتەکانی تر وەکو فەڕەنسا و ئەڵمانیا و پۆڵەندا و کەنەدا وەکو قانونەکان لە بەردەستما هەیە ئیستا مەسەل بۆ نمونە لە قانونی فەڕەنسی ئەگەر هەر کەسێک قسەیەک بکایە شتێک حەقد و کراهەت دروستکات بەرامبەر عرقێک ئەوە لە بەرامبەری مەسەلسە لە ساڵی 2005 لە دەی مارسا ساڵی 2005 قەزای فەڕەنسی جارودی و ئیبراهیم نافع هەبوو لەبەرەوەی کۆمەڵە قسەیان بە سامیەکان کردبوو ئەوە لەسەرەوە محکەمە کران و قەزا حکمی بەسەرادان و هەروەها لە ئەڵمانیا قانونیان هەیە گراند گێست ئەوە لە بەندی پێنجەمە هەر باسیەوە کە هەر ئەو قەیدانی کە فەڕەنسا داینەوە حڕیەی تعبیر چۆنە سنووری هەیە و هەروەها لە پۆڵندا هەیە ملێنی پۆڵندا زیاتر یعنی مەذهبێتی کاتۆلیکی پێوە دیارە بەڵام مەسەل بۆ نمونە لە کەنەدا یان لە ئەمریکا مەسەلەی دیاری کراوە یعنی ئەم پرۆژە وەکو باسم کرد سنوورداری بۆ نەکراوە لە ئەمریکا لە مەبادئی حڕیەی تعبیر سنووری بۆ دانراوە یعنی نابێ حڕیەی تعبیر یا بڵێن ئازادی بیر و ڕا معنەیەوە نیە ئازادی بیری ڕەها یعنی هەر کەسی هەرچی بڵێ بەڵام ئەوان یعنی ئەو سنوورانی کە لە ئەمریکا دانراوەی کێکیانڵێ ئەبێ غالیبەی مجتەمع ئەو طریقە بە چاک بزانێ ئەو ڕێگە ئەو قسانە ئەگەر زۆربەی خەڵک پێی باش بێ ئەو معنای وایە سوکایەتی نییە ئەمەیەکێکە لە سنوورەکان مەسەل بەڵام ئەگەر زۆرینەی خەڵک پێی خراپ بوو بە معنای ئەو قەیدە قانونیە یا مەسەل بۆ نمونە ئەبێ مخالفی قانونی جینایی نەکە کاتی ئەو کەسە شتێک نەشرەکە ئەگەر مخالفی قانونی جینایی کرد یا مەسەل بۆ نمونە ئەبێت ینی صفاتی هونەری یان ئەدەبی یان ینی شتی جدی ینی ئەگەر گاڵتە ئامێز و ڕابواردن و شت بێ ئەو شتێکە لە قەیدەکان ئەڵێ ئەبێ حڕیەی تعبیر ئەو شتانیتان بێت جدی بێت و ئەو شتانی تر زۆر نمونەم هەیە لەسەر پێم خۆش نییە زۆر کاتان لەوە بگرم ئینشاءڵڵا بەڵام ئەوەی کە پێویستە باسی بکەم ئینشاءڵڵا لە مەوزوعی لە دڵ و دەروونە وەکو جەنابی کاک دکتۆر ئیشارەی پێکرد کۆمەلگای کوردی دەڵێن کۆمەلگایەکی دیندارە و هەندێک ڕایان وایە کە بەم پرۆژە یاسایە تۆ کۆمەلگاکەت لە کەدارەکەی بە خەڵک دەڵێ کە لە کۆمەلگاکەی ئێمەیە سوکایەتیکردن بە دین لە حاڵەت دەرچوو بووە بە دیاردە بۆیە من ناچارم یاسایەکی بۆ دەرکەم تەمان من پێم شتەکە خۆی وانی وازم ئەوم گەیاند کە ینی ئەم قانونە لە وڵاتەکانی تر هەیە بەڵام دوای ئەوە دێتە سەرەوە کە ئەم قانونە لە وڵاتی ئێمە هەیە ئایا
ئەم پرۆژە یاسایە بەس بۆ حفظی ئیسلامەوە ئێوە ئاماژەتان پێکرم شتە بەڵام یەکێک لەو خاڵنەی کە من نووسیمە پێم خۆش و باسی کەم و هەیکەلی بەرنامەکەی واگەینە کە مامۆسایەکی ئاینی ئیسلامتان بان کردووە زیاتر وەکو جەنابی شارت پێکردێت زیاتر واتێ ئەگەیەن بۆ حفظی ئیسلامە بەڵام ئەگەر دقەکە زۆر بەوردی سەیری بکەی هەموو ئاینەکان سوودمە دەبن بگرە بە هەر حاڵ التیزامات زیاتر لە مسلمانانەکە وەکو جەنابی کاک دکتۆر ئیشارەی پێکرد التیزامات زۆرتر ڕوو لە مسلمانانەکە مسلمان مەسەل بۆ بوونەیەکێک لە قسەکانی قسە بە شەیتانەکەن یا لە دەستگای ڕاگەاندنەوە وەکو منبەری جومعەکان یازام چی ئەو کاتە ئەبێت مەسەلەن کەسێک بێت کە باوەڕی وایە شەیتان پیرۆزە سکاڵای یاسایی لەسەر مسلمان هینکە ئەو کاتە زیاتر قیود بۆ مسلمان دروستە بێ یعنی مسلمانانیش مامۆستا دەوترێت کە ئەم پرۆژە یاسایە تەزادی زۆرتیە دژێکی زۆرتیە بۆ نمونە تۆ وەکو مسلمانێک بانگەشە ئازادی لەوەی کە بانگەشە بۆ دینی ئیسلامەکەی بەڵام بە بانگەشەکردن بۆ دینی ئیسلام تۆ لەلایەکی ترەوە ئاینەکانی تر بۆ نمونە تۆ یەزیدیەکان کە ئیمانیان بە دینی ئیسلام نییە تۆ لەوێەوە تەشیریان پێەکەی بۆ نمونە با بەو مستەڵە هەگەر بتوانم بەکاری بێنم تەشیرەکەی بۆ نمونە سوکایەتیان پێەکەی ئایا ئەمە ینی یاساکە چۆن لە هەمان کاتە پارێزەری دوو لایەنە یاخود دوو ئاینەکە تەواو دژیەکەن طبعا وەکو جانبی عاطفی وەکو عاطفەمان بۆ دینی ئیسلام پێمان خۆشە یاسایە کە بێ منع بکاکەوە سنووری ئیسلام بپەرزێنێ هەروە هەموو دینەکانی تر ئەویان پێخۆشەوە من ئەوەشم پێخۆشە بەڵام حەزەکەم بزان نووسینی چۆنێتی یاساکە بە جۆرێ نووسراوە من وازانم کەمایەتیەکان زیاتر سوودمەندە بن لێ تا مسلمانان کە زۆرینن لە مجتەمەعیەمە بۆ لەبەرەوە کەمایەتیەکان ئەو کاتە کەس ناتوانێت عیسا هەر کەسێ سنوودیان بزێنەوە هیچیان پێ ناکرێت بەڵام مسلمان لەبەر زۆرینە مەسەلەن مزاهراکەن چیەکەن کۆمەڵێش ڕێگەیان هەیە بۆی ئەوەی چی پێ ناکرێت بەڵام یاسا ئەو کاتە بە قووەت زۆردارەکە خاضعی ژێردەسی کەمەکاکە ئەوەی زانیکەوەی کە زۆرە لە ناو مجتەمەعا مسلمانان زیاتر بێ بەردەوام مقەیەد بن بە قەیدی کەمایەتیەکان و ئەگەر تۆ قسەت کرد بە کەمایەتێکی ئاینی ئەگەر 500,000 کەسیشی بێت سنووری بەزان قانون ئەو کاتە ئەگەر چی تۆ زۆرینەیشی قانون بانک دەکاتە بەردەم یاسا و هەموو وینەکان بۆکات کابوو مسلمانان زیاتر پێوە مقەیەدن کاک یادگار ئەوە بەنسبەت ئەوە بەڵام بۆ بەنسبەت دروستکردنی ئاژاوە مەشاکل وەکو کاک جەنابی دکتۆر ڕەفیق فاروق ئیشارەی پێکرد دکتۆر فاروق وتی ئەمە کێشە دروستەکات طبعا من وازانم وەکو ملاحەزەیە من یەکەم جار کاتێک کە سەیری دەکەم کرد گومانی حتاکو پێش ئەوەی سەبێنی ناو بەرنامەکەەوە کاک ئارام قادر ئاگادارە کە پرسیارم لێ کرد وتم پرۆژە یاساکە کێ دایناوە من گومانم بر لەلایەن ئەلمانیەوە دانرابێ زیاتر بۆ لەبەر ئەوە یعنی یەکێک لە کێشەکان کێشەی مزاهرە و مەشاکل عیلاجەکە بۆ دەسەڵات سوودمەند دەبێت بۆ لەبەرەوە دەسەڵات کاتێک یاسایەکی دکتۆرەڵێ کە ئەمە خنکاندنی گفتوگۆیان پرۆژە ئێستا من باسی یەکەم ئیتر من لەگەڵ ئەوان ڕاستە خنکانی گفتوگۆ ئەوە شتێک کۆمەڵە شتی تایە بەڵام مەبەستمەوەی دەسەڵات لەمە زۆر سوودمەند دەبێت بۆ لەبەرەوە ئەگەر یاسایەک دانرا ئەم یاسایە مەسەل بوونە کەسێک هجومی کرد بەیانی قسەیە کرا لە شوێنێکۆ هەڵکاکە قانونەیە تر مزاهرە بۆکەن قسە بۆکەن زمانی خەڵک بەرامبەر حکومت ئەبەستێ بەس کەسەکە بۆ خۆی خەنە بەرامبەر دادگا دوایش خۆیان 1001 ڕێگە هەیە بۆ مەسلەی نەجات بوون لە ڕێگا لە دادگا و ئەوانە کۆمەڵە شتی قانونی خۆی هەیە زۆر جار خەڵکانێک هەیە کەس دەستیان سوورە بە خوێنی خەڵک کوشتنی هەیە کە بە هەموو قانونی عالەمی مامۆستا بمبورە پێشەوەی بچمە ناوبڕ ئەمەوێ زۆر بە کورتی وەڵامی پرسیارێکم بیتەوە لە ئاینی ئیسلامدا لە پرۆژە یاساکاتەوە کە سزای ئەم تاوانەیانی کەسێکە تەشیر بکە کە سوکایەتی بکە کە جنێ و بە خوا و پێغەمبەرەکانی خوا و بە کتێبە ئاسمانیەکان دەڵێت لە 5 ساڵ کەمتر نەبێت و لە 10 ساڵ زیاتر نەبێت غەرامەیەکیش لە 10 میلیۆن کەمتر نەبێت و لە 50 میلیۆن زیاتر نەبێت لە ڕووی دینەوە کەسێکم کارانە بکات لە ڕووی ئاینی ئیسلامەوە مەبەستم تەشیر بکات سوکایەتی بکات جنێ و بات بەخوا یاخود بە پێغەمبەرەکانی خوا یاخود بە کتێبە ئاسمانیەکان لە ڕووی دینەوە ئایا سزایەکی وا دەیگرێتەوە چونکە باس لەوە ئاکرێت کە ناوەڕۆکی ئەم پرۆژە یاسایە لەگەڵ ڕۆحی قورئانە یەک ناگرێتەوە بەڵێ ئێمە لە ئیسلامە قانون زۆر بە کورتی ئەوەی کەوا جنێوە دایان سوکایەتیەکە یان کارێکی لەم جۆراناکە ئەوە لە ئیسلامە کۆمەڵێ حکمی خۆی هەیە لەبەرەوە ئەمان ئیسلام تطبیق ناکرێ و ئەحکامی ئیسلام تطبیق ناکرێ لەمە ئێمە ناچ بەبان تەفاسیل و چونکە ئەسڵەن جنێودان ئایا هەندێک قسە هەیە دوو معنە هەڵەگرێت شێخ ئیسلام بن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە صارم المەسلولە باسی ئەوەکە کەسێک قسەیەکەکە هەڵ ئەگرێ ئەمە جنێو بێ یان ئیهانەی پێغەمبەر بێ سەڵات و سلام یا ئەوە نەبێ یعنی جاری وا هەیە ئەسڵێ بێت تهدید بکرێت سنووری بەدامرێ ئایا ئەمە کامە استێزایە کامە نییە بەیانی کەسەکە توانێت خۆی لێ بدزێتەوە ئەوە لە جانبێەوە بەڵام مەسەلەی دانانی ئەم جۆرە عقوبانە وەکو باسم کرد بۆ ئەوەیە ئەم یاسا بەم جۆرە بچەسپێ زەخت بخرێتە سەر خەڵک بۆی خەڵک ئەوە نەکە کە ئەوە بکرێ بەیانی دەسەڵات ئەتوانێت بە کورتی لە محکەمە کۆتایی پێبێت لە ڕووی ئاینەوە گەر پێم بڵێ چونکە دەوترێت لە تونس
بوون بە چەند گروپێکە و پرۆژه یاسایەکی هاوشێوە هەیە بوون بە چەند گروپی ئالمانیەکان دژین گروپێکی لە مسلمانەکان ئەڵێن زۆر باشە کێشەی نیەوە گروپێکی تر هەیە ئەڵێن نەخێر ئەوەی سوکایەتی بە ئاینی ئیسلام بکە بە کەعبە بکە بەخوا پێغەمبەرەکانی خوا بکات ئەبێ بکوژرێت. بەڵێ ئیسا من جوابێوەتە دەمەوێت طبعا من باڵێ جارێ ئستهزا گاڵتەکردن جوێندان ئەمانە مستەلەحێکن قێزەونن لە لای هەموو کەسێک ئەوەی کە باوەڕی هەیە باوەڕی نییە هەموو قێزەونە ئەو قسانیش کە کراوە لە یاساکە ئەوە هاتووە بێگومان ئەوە شتێکی قێزەونە بەس مەسلەی ڕەخنەگرتن فەرقی هەیە ڕەخنەگرتن لە ئیسلام مەسەڵەن لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و خۆی سڕەوتی عدل یا محەممەد بە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ یعنی بە پێغەمبەری عدل بکە یعنی ئەمە ناعدلیە تۆیکەی یا مەسەل بۆ نمونە ئەهلی کتاب هاتن بۆ لای پێغەمبەری خوا السلام علیک یعنی مردن لەسەر تۆ ئەو کاتە کە دایکە عایشە تووڕە بوو جوابی داوتی وعليكم السلام ولعنة الله بيعظم فەرمووی عایشە ڕفقت هەبێ بۆ وا جوابی هەندەی تو ئێمە ئەڵێن وعليكم هەرچیان تۆ بۆ خۆیانە یا مەسەل بۆ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مەسەلەی انتقاداتە کاتێکەوە لە سەڵحی حودەیبیا پێغەمبەر لەگەڵ بێباوەڕانە کە بەندەکەی ئەوە کرد تەوقیع کرد لە بینیانە وتی باشە بۆ ئێمە دەنیە بدەین بۆچی ئێمە تەنازل بدەین لە دینەکەمان یعنی ڕخنەی ئەگەر قسەی ئەکرد هەتاکو دوایەوە لەگەڵ پێغەمبەر پێغەمبەری خوایە هەموو لە مەسلە دوایش دەرکەوت کە مەسلحەت بوو و هەروە ئیمامی عەلی کاتێ شتەکەی نووسا پێغەمبەر فەرمووی بیکوژێنەوە نووسیتە محەممەد رەسوول الله بنووسە من محەممەد بن عەبد الله وتی والله لا ئەمحوها یعنی هەبووە حتا سەحابە جار وایە ڕخنەیان گرتووە قسەیان کردووە ڕەئیان هەبووە لە شتەکە مامۆستاگیان بمبورە کاتی ناوە سپاس دەکەم دواتر مەجال دەدەم قسەکان تاوەکە بینەرانی عەزیز ناوبڕێک و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت.